وڵی خۆشەویستان لە بەڕگەی بابەتی ڕۆژەمڕۆ لەسەر زۆربوونی ڕووداوەکانی کوشتن لە شاری کەرکووک کە لە ماوەی ڕابردوودا چەند حاڵەتێکی کوشتن ڕوویدا، بەڵام خۆشبەختانە پۆلیسی کەرکووک دوای کەمتر لە 24 ساعت توانیان بکەرانی و تاوانانە دەستگیر بکەن و زۆربوونی حاڵەتەکانی توندوتیژی بە تایبەتی بەرامبەر منداڵان کە لە هەفتەی ڕابردوودا دوو کەیسی توندوتیژی لە ماوەی 24 ساعتدا لە شاری کەرکووک تۆمارکرا و بە شێوەیەکی گشتیش لەسەر دۆخی ئەمنی شاری کەرکووک کە ئێستا بەرەو جەژن دەڕۆین. ئامادەکاریەکانی پۆلیسی کەرکووک چییە بۆ ڕۆژانی جەژن و بۆ شەوانی ڕەمەزان؟ ئێمە ئەم بابەتانە گفتوگۆی لەگەڵ دەکەین لەگەڵ میوانەکەمان عامر شوانی، مقدم عامر شوانی وتەبێژی بەڕێوەبەراتی پۆلیسی کەرکووک. کاک عامر باەتی باش و بەخێر بێ. باش بیانی هەموو بینەران باش. سپاس. کاک عامر، ئەگەر بە شێوەیەکی گشتی پێم خۆشە سەرەتا لەو دوو کەیسەوە دەست پێ بکەین کە هەفتەی ڕابردوو لە شاری کەرکووک تۆمار کرا، دوو کەیسی توندوتیژی لە ماوەی 24 ساعتدا لە شاری کەرکووک. با بڵێن بە شێوەیەکی گشتی هۆکارەکانی زۆربوونی توندوتیژی بە تایبەتی بەرامبەر منداڵان شاری کەرکووک بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ ئێمە باسی توندوتیژی بکەین. ئێمە تا ئێستاکە قانونی عنفی ئوسەری کە تا ئێستاکە تەفعیل نەکراوە، لە پەرلەمان تەصدیق نەکراوە، ئەوە بۆ تەمایی ئەوەی زیادبوونی توندوتیژی بەرامبەر ئایا بە ئافرەت بکرێ یا بەرامبەر بە مناڵ بکرێ یاخود بەرامبەر بە دایک و باوک بکرێ. ئەم قانون ئەگەر بەیانی دووبانی تەشریع بکرێ لە خۆلی تازەی پەرلەمان، ئێمە ئەتوانین زۆربەی شتەکان ڕێگری لێ بکەین و بێنینە جێگای. بەڵام ئێستاکە هیچ قانونێک نییە بۆتە بۆیە زیادبوونی ئەو حاڵەتانە، یعنی یەکێکی لەو کەیسانە و توندوتیژیە بوو بەرامبەر بە مناڵێک کرادوە لە هەفتەی ڕابردووە. ئەوە بوو ئێمە توانیمان بگەینە سەر مناڵەکە و حیاتی ئەو مناڵە بپارێزینە بەرەوەی لە وەزعێکی مەترسیدار بوو، لە ئەنعاشا بوو، جمجمەی سەری شکا بوو، کۆمەڵێک جەستەی جانی هەمووی تەعزیب درا بوو، حتا بە شۆنی ئاسەواری ئەوە هەبوو بە جگەرە داغی کرده بوو لە گیانی و لە پشتی و لایین. ئەمە وای کردو کە قانونێک نەبێ محاسبەی دوان سیانەوەکەمانە بکە، بە تاکید ئەم حاڵەتانە زیادە بێ لەبەرەوەی ڕادعێکش نییە. یعنی ئێستاکە من ئەگەر بەرامبەر ئەو کەسە سزایە قورس بدرێ، ئەبێتە مای ئەوەی کە دووبارەی نەکاتەوە یەکەم دووش خەڵکانی دیکە لەوە وەعز وەرگرن هەڵنەسن بەو شتە دووبارە بکەنەوە، بترسنەوەی کەەوە ئەو شتانەیە ئەو سزایە قورسە دێتە بەرامبەری وای لێ زیاد بێت. لەسەر کەیسی ئەم کچە 2 ساڵانە پۆلیس چۆن توانی بگاتە سەرەداوەکان کە بۆ نمونە باز دەکرێت کە دایک و باوەژنی ئەم کاریان ئەنجام داوە؟ بەڵێ ئێمە لە مناڵەکە کە گەیشتە مستەشفا دوای تقریبا بڵێن 24 کاتژێر زیاتر بوو، دووسێ لەو دکتۆرانە خەبەریاندا بووە چەند کادرێکی پۆلیسی خۆمان بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک زانی بەو ڕووداوە خۆی بەسەر پەرشتی خۆی گەیشتە شوێنەکە و دوو ئافرەتشمان برد لەگەڵ خۆمانە، ئەوانەی کەوا لە لامان داوامەکەن و پۆلیسێک لای بمێنەوە و ئاگایان لە مناڵەکە بێ لەبەرەوە مناڵە پێویستی بە چاودێری هەیە لە مستەشفا، پێویستی بەوە هەیە یەکێک خزمەتی بکە. هەمان شت پێداویستەکانی کەوا لە جلوبەرگ بێ یاخود لە شیر بێ، لە خواردنەکانی دینیە بێ، دەرمان و شتەکانێتی هەمووی بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک کردی ئەستۆی خۆی تا ئەو مناڵە لەو مەرحەلەیە دەرکەین. ئەو خۆشبەختانە هەمان شت دکتۆرەکان ڕۆڵێ باشیان هەبوو بۆ چاودێریکردن تا ئەو مناڵە گیان لەدەست نەدا، لەبەرەوەی شکانی جمجمەی سەر زۆر ئاسان نییە، یعنی تا 3 ڕۆژ 4 ڕۆژ مناڵە سست بوو. کاک عامر بەپی لێکۆڵینەوەکان ئەم کارێکی ئەنجامی داوە؟ ینی ئەمە باوکی ئەنجامی داوە. ئێمە کە سەرەتاشکە گەیشتی ناوێ باوەژنەکەیمان بینی، بەڵام کاتێ پۆلیسی بینی دوورەوە کەوت لە مناڵەکە، بەڵام ئەنجام دەری یەکەمی باوکی بووە. ئێستا دۆخی مێر چۆنە؟ بۆ ماوەی چەند ڕۆژێک پێما بێت بێهۆش بوو، لە ئێستا دۆخی تەندروستی چۆن؟ بەڵێ ئەم خێنێ زۆر لە ناو سەری ئینی کردبووەوە، کاری پزیشکیە وای لێ کردبوو، سستی کردبوو، بێهۆش بوو، ئاگای لە خۆینەوە، بەڵام ئێستاکە زۆر باشە و نانەخوا، ینی قساکە چاوێکاتەوە، جار بەجار ئەگریە هی نەبێت، یاریگیانی ئازاری هەیە ئەو شتانە، ئینشاڵڵا بەرەو باشی شەڕوا. ئەماوەی کە گەشتووە بە ڕاگەاندن و بە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو کەیسانی کە لەم شێوازان چۆن بڵێن ئەشکەنجەدانی منداڵان و ئازاردانی منداڵان و خانمانیش یاخود بە شێوەیەکی گشتی عنفل ئوسەری و توندوتیژی خێزانی، ئەو کەیسانە کە ئێوە ئەیبینن یاخود کە ئەگەندرێت چالاتان لە چ ئاستێک یاخود ڕێژی چۆنە؟ بەڵێ ئێمە ئەو ڕێژەیە لە زیادبوونە، وەکو باسمان لێ کرد
هینی جەریمەی دیکە هەیە دابەزێ یعنی ڕۆژانەسە لە ئاستی مخەدەرات بگرینە دابەزینایە ئەو جەرایمەکانی دیکە کوشتن بە یاخود دزیکردن بێرە دابەزینایە بەڵام کاتێ دێتە سەر عنفی ئوسەری لەبەرەوەی قانونێک نییە ڕێژەکە زیادەکە یعنی ئێمە ئەو حاڵەتانە نەبوو لە ساڵی پێشوو ئەو حاڵەتانە نەبوو بەڵام ئێستاکە وا لە هەفتەیەکە دوو حاڵەتمان هەبوو ئەو حاڵەتی دیکەشمان هەبوو هەماشت 5 مناڵ هەر پێنجی کوڕ بوو یەکێکی دەستی شکا بوو دایکی و خاڵی دەریان کرد بۆ دەرەوە بەو شەوە درەنگە بەو سەرمایە لە ناو شەقامەکان پۆلیسی نەژدە فریایان کەوت و بەڕێبەری پۆلیسی نەژدە توانی کۆمەڵە پێداویستیان بۆ ئینکا و کردی ئەستۆ خۆیان تاکو و باوکی بێتەوە لە سەرکار بوو ینی کارە ساتەکە دەوێت نییە ینی تۆ باوکی ئەو مناڵانە سەربازە لە واجبی خۆیەتی لە دەرەوەی شاری کەرکووک ئەگەر خلافی عائلیش هەبێ تۆ دایک چۆن لە دڵت هات 5 مناڵ بە نیوە شەو دەرکەیتە دەرەوە لەسەر شەقامەکان فڕێدەی وا پیاوەکە لەسەر کارە و لەسەر دیفاعکردنە لە خاکی وڵاتەکەی خۆی تۆ مناڵەکانی دەرکەیت و دەربەدەریکە یعنی کۆمەڵێک هینی تیا هەبوو مەشاکلی تیا بوو ئەوش خۆشبەختانە توانیمانینی ڕێگری لێ بکەین بەڵام وەکوتمان حتا دەستگیرکردن دەستگیر نەکراوە ئافرەتە یعنی شتێک نەکرا بەرامبەری لە بەرەوەی قانونێک نییە بەڵام ئەگەر هەبێت ئەو کاتە ئەو غێری ئەوش ناتوانێت ئەو شتە بکات زۆر باشە بەدەر لەوەی کەوا یاسایەک نییە بە تایبەت عنف الأسري و قانونەکەەوە تەفعیل نەکراوە یاخود کاری پێ ناکرێت هۆکارەکانی تر چین ئایا مادە کحولیەکان یاخود مادە هۆشبەرەکانەمانە هۆکار بوونە بۆی کەوا تونند و تیژی خێزانی زیاتر بێت خۆی ئەگە بێت تەحلیلی ئەو جەریمانە بکەی هۆکارەکانی زۆرە یەکەمی دووربوون لە ئاینە ئێمە ڕاستە ئاین شتێک نییە بۆ ناو کۆمەڵگا بڵێن شەرتێکی ئەساسی بێ شتێ بێ بەڵام ئاین وا بوو کاریگەری ئەساسی هەبوو لە مۆزوعی هینا بڵێن بنەماڵەیە زۆربەی ئەو کارانەی کە ئەنجامە درێ سەرەکەی گەدەی بکۆڵیتەوە ئەو کەسە دوورە لە ئاین دوورە لە هەموو شتێکەوە بێ زەمیرانە تەعاملەکە لەگەڵ ماڵ و مناڵی خۆی بەڵام دێتە گەر بێت ئەو کابرای نوێشکەر بێ و ئەگەر پیاوێکی باش بێ ئەو شتانە ئەو جۆرە ئەفعالانەی ناکرد یعنی لە سەتا بڵێن 6 بۆ 7 ئەگەڕێتەوە دووربوونە لە ئاین لەبەرەوەی ئاینی ئیسلام کاتێککە هات کۆمەڵ مەبادەئی دانا کۆمەڵ ڕێوشۆنی دانا بۆ حمایەکردن لەو کۆمەلگایە لەو بنەماڵەیە ئەمانە دوورن لەو شتانەوە ئەمە یەکیان دووەم یانش دەیتەوە سێرەکەی زۆربەی خەڵکی ئەم شارە نین یعنی خەڵکی کەرکووک بە تایبەتی لەلایەنی ئەو مۆزوعی تەفەکوک و سەریەوە تقریبەن دوورە هەمووی لە یەک ڕیزدان یعنی ئەگەر ئایا کورد بێ یاخود عەرەب بێ یاخود تورکمان بێ ئەمانەی دەیبینین زۆربەی خەڵکی خواروی بەغاشە هەمان شت هەشێتیان بڵێن خەڵکی کەرکووکە لە 100% نییە بەڵام ئەگە بگەرین ڕێژەکە نیوەی زیاتریشی خەڵکی ئەولان یاخود سەرگی خەڵکی دەشت و دەرن ئەوانە بەکاردێنن ئەوانەی کاتێکێتە ڕاستی بڵێن تەقافۆت و ڕۆشنبیری و خوێندن لە مەکتەب دوورە بێ لەو شتانە بەڵام ئەمانە نەخێر سەرەکەی ئینسانەکە خوێندەوار نییە دوورە لە ئاین دوورە لە هەموو شتێک خەڵکی ئەم شارە نییە هەڵەسێ بە ئەنجامدانی ئەم جۆرە تەعاملاناکە لەگەڵ خێزانی خۆی یاخود لەگەڵ دایک و باوکی خۆی ئەوەگەیتە سەر پەروەردەی ئەو ماڵە خۆی ئەو مناڵی چۆن پەروەردە کردو کە گەورا بێ هەمان شت بەکاردێنێت زۆر باشە کاک ئامر ئاماژەت بەوە کرد کە بۆ نمونە ئەم حاڵەتانە حاڵەتی توندوتیژی ڕووی لە زیادبوونە بەڵام ئەو کیسانی کە لە سوۆسیال میدیا و لە ڕاگەاندن بڵاو ئەکرێتەوە ڕەنگە چەند کیسێک بێ ینی وەک باست کرد کە بەهۆی نەبوونی یاسایەکیشەوە بۆ نمونە پۆلیسی کەرکووک یاخود پۆلیسی پارێزگاکانی دیکەش ناتوانن هیچ کارێ بکەن لە حاڵەتێکی وایە ئێ وەکو پۆلیس وەکو لایانی بەرپرس تەنها دەتوانن چی بکەن ینی بەڵێ ئێمە ئەگەر کەیسەوە بێتە ئەنجامەوە لە شتەوە ئێمە لێ کۆڵینەوە ڕناگرین یعنی ناکرێتەوە ئەو کەسە ئەم ئەنجامێکداوە وازی لێبێنین بە پێی مادەیەک مادەی مەتەلەن چاوی ئەو مناڵە کاتێک کە باوکی سابوو بە لێدانی بە پێی مادەی 413 مامەلەمان لەگەڵی کرد چۆن دوو کەس شەڕەکە لە ناو جادە مەتەلەن دوو کەسی تاک بە جیاواز ناو جادە شەڕێکیان نەبێ ئەمە هەڵەسێت تعدا لەوە کات بە پێی مادەی 413 هەمان شت ئەمە وەکو مشاجەڕێکی مەدامانە مامەڵەمان کرد لەگەڵ توانیمان ئەو کەسە دەستگیر بکەین و داینێن لە زیندان داینێن حتا ئەو مناڵە بارودۆخی چاکە بێ
کە چاک بوو ئەو مناڵە لە مستەشفا دەرچوو ئەو کاتە بە کەفالەت ئازادە بێ بەڵام ئەمەش حلێک نییە یعنی ئەم کەسا ناتوانانی ینی تاکو کەیمەتە من نتوانم مناڵەکە دەرچوو لە مستەشفا بە پێی قانونەکە ئەبێ ئەو کەسە ئازاد بکرێ بە کەفالە دەرچێ یعنی زۆربەی سەرەکەم حاڵەتانە ناگێتە ئاستیەوەی ئەحالە بکرێ و حکم بخڕێ بخوات بەڵام وەکو تحقیق لە جۆری تحقیقایە لەژێر لە جێنان فرێدێتە زیندانەوە بۆ ماوەی 3-4 ڕۆژ یا هەفتەیە یا 10 ڕۆژ لەوە زیاتر نییە کاتێک گێتە محکمەی مەوضوع بڵێن محکمەی جنایات بێ یا جونەح بێ ئەو کەسە ئازادەکە هەمان شت بەس ئەوە نییە ابتیزاز ئەلکترۆنیش هەمان شت ناتوانین لەبەرەوەی لەسەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یەکشێک تهدیدێک شێکەکە یەکشێک قسەی ناشیاوەکە بەوەی تر عینەن هەمان شتە ناتوانین ئێمە بگەینەوە ڕاستە ئەیگرین دەستگیرەکەین فڕێدێنە سزنەوە لێکۆڵینەوەی لەگەڵەکەین بەڵام لە ئەنجامە کاگەیتە محکمەی مەوضوع پێویستی بە قانونێکی بە تەشریعی واضح هەیە لەبەرەوەی دەوێ هینێک نییە ئەم کەسە تاوانبارە و حکمێدا یا ئەم کەسە تاوانبار نییە و بەرەڵاکڕێت بەرەچی ئازاد دەکرێت شتێک نییە بەناو ئەوەی وەڵا تاوانەکەی وانە بۆ حکمی کەمتری بدەمێ نەخێر ئەو محددە مەتەنە لێ 7 ساڵ مەتەن 3 ساڵ بۆ 7 ساڵ لەو 3 ساڵ بە 7 ساڵە حکمێدا گە تاوانبار بێ گە تاوانبار نەبێ مەجبور ئازادی کە ناتوانێت لە ساڵێک کەمتری بدە 6 مانگ لە زیندان داینێن ئەم جۆرە کینانە معرقلاتانە دێتە پێشەوە ناتوانێت کاتێککە گێتە محکمەی جنایات یا جونەحت ئەو کەسە تاوانبارکەی کاکامەر لە ماوەی ڕابردووە دیاردێک هەبوو ئەویش کە لەسەر ماتۆرسکیلەکان تەقە ئەکرا لە هاوڵاتیان ئەم دیاردەیە خود ئەو بڕیاریکەوە قەدەغکردنی هاتوچۆی ماتۆرسکیلەکان بەهۆی ئەو دیاردەیە بوو یاخود هۆکاری تر هەبوو بەڵێ ئێمە ئەو دیاردەی ماتۆر لە ناو شاری کەرکووک ئەو هەموو شارەکانی دیکە ئەمە پێویستی بە هەماشت عینەن تەشریعی تازە هەیە لەبەرەوەی ئەم ماتۆرانە کاتێک کە داخلە بێ بە جۆرێکی قانونی نییە دوورە لە مەتەن لە گومرک و لە زەریب و لەو شتانە دوام ئەو هیچ تابلۆیەک نییە بۆ ئەوانەی بۆ ماتۆرانە دێ ئەخڕێن هیچ ڕێنمایەک نییە ئایا چەند 18 ساڵ 20 ساڵ بێ لێ خوڕێ یاخود سەروی 20 ساڵش بۆی هەیە لێ بخڕێ هیچ ئیجازەیەکیان نییە ئێمە کاتێک هەر ماتۆڕێک دێتە مەتەن بێتێ باری یاساوە ئەگەر تابلۆی هەبێ ئەگەر خاوەنەکەی ئیجازەی سیاقەتی خاصی هەیە نەکو ئیجازەی ساقی هین بڵێن سیارە ئیجازەی ساقی ماتۆری هەبێ ئەگەر ئێمەش دەستگیریکەین دادگا بەڕڵایەکە ناتوانێت بهین بێتە ئەوەی کەوا بێتە ئاستی جەریمەیەک و حکم بخوا لەسەری یاخود تاوانبار بێ بەڵام ئێستاکەکە ئەوەی ڕوئەدا لە هەموو عێراقدا ئەم ماتۆرانە هیچی تابلۆی نییە هیچی ئەو کەسانێکەوە لێ خوڕن ئیجازەیان نییە بۆیە سەرەکەی زۆربەی کاتێ دەستگیرەکرێت ئەتوانێت محکمە جراحەتکە لەسەری دەبەرەوەی ئەوەن تابلۆی نییە دووەمی ئیجازەی لێخوڕینی نییە دوای سەرەکەی لە 18 ساڵ بە خوارەوەیە یعنی ئێمە دەبینین بە چاو خۆمان مناڵە 10 ساڵانە یعنی 11 ساڵە ماتۆر لێخوڕێ ئەو بۆ تەمایەوەی یەکەمی ڕێژەی حەوادث زۆر بێ گیانە دەستدان زۆر بێ دووبارش دێنەوە سەر مەوزوعی ئەرهاب و جەریمە و ئەو شتانە یعنی سەرەکەی زۆربەی ئەو کەسانێکەوە ئەیانوێت تاوانێک ئەنجام دەن ئەگەڕێن بە دوای شتێکە بتوانن ڕابکەن لین نەبێ یاخود ساری بێ تابلۆ بێ سەرکەی و سارێش ناتوانێت زۆربەی جادەکان کامێری لێ بە ئاسانی ڕابکە بەڵام ماتۆڕەکە سالە ئەتوانێت لە دووسێ کۆڵانەوە لە ملا لەولا لە شوێنێکەوە کامێری لێ نەبێ خۆی بشارێتەوە توانێت ئینێ بکات یعنی لە تاوانەکەی خۆی ڕزگارکە بۆ بەپێ ئەو ماتۆڕە لەبەرەوەی هیچ تابلۆیەک و هیچ هینێکی نییە لەسەری ئەو بۆ تەمای ئەوەی هەموو جەریمەکان ئێستاکە لە ناو شاری کەرکووکە کرێ بە ماتۆڕێکن بەڵێ خۆ دزی بێ خۆ کوشتن بێ کاک عامر لە ماوەی ڕابردوودا دووسێ کەیسە بوو کە لەسەر ماتۆرسکیلەوە تەقیان لە هاوڵاتیان دەکرۆ باستەوە دەکرا کە ئەمە کێشەی ئیرهابنی کێشەکە کێشەی خێزانی جیناییە ینی وە خۆشت باس کرد کە و ماتۆرسکیلانی هیچ ناونیشانێکیانی هیچ تابلۆیشیان نییە ئەمە ئەرکی پۆلیس قورستر ناکات لە کاتی لێکۆڵینەوە بۆ سەرەدا و بۆ دەستکەوتنی زانیاری لەسەر بکوژەکان بەڵێ بە تاکید ئێمە ئێستاکە کێشەی ئەوەمان هەبوو یعنی وەکو ماتۆڕێک سوار ماتۆڕێک بووە تابلۆی نییە ئەوە زۆر زەحمەتە تۆ بگەڕی بە دوایە گەڕێک بە گەڕک کامێرە بە کامێرە یاخود بلێ لێسەر لە هەرچی کەسێک بپرسە کاکە ماتۆڕێک لێرەوە ڕەت بوو پێتە لێ لە دقەیەکە 20 ماتۆڕە دەبێت هەمان شێو هەمان ڕنگ و هەمان مۆدێلە دووەمی ئێستا ئەم مۆزوعی بڵێن ئینی بابەتی کۆرۆنە دەرچوو سەرکەی کە مامەیەکی کردووە هەمان شت خۆی شارێتەوە لە کامێرە چاودێرەکان
بە زەحمەتی ئێمە گەینە ئەو کەسە ئایا بزانێت خۆیەتی یان نایە لە 100%. یعنی ئەمە وای کردو ئەرکەکانی پۆلیس قورس بێ، بەڵام بەو قورسێشە کە دەڕوا ئێمە خلال 24 کاژێر یاخود خلال هەفتەیەک هەموو ئەو تاوانە نەمانتوانی و کەشف بکەین و دەستگیریان بکەین. ئایا ئەو ئەوەی لە گەڕکی پەنجعلی ڕوویدا بە بەرامبەر بە کادرێکی حزبێ و کاتێکە تەقەی لێکرا عینە نەوباری خێزانی بوو، مۆزوعی ئافرەتە مۆزوعا بوو ئاسان بە کوشتنی ئەو کەسە. چەندین عینە تاوانی دیکە کراوە، هەمان شت ئەگەر لێ بکۆڵیتەوە سێرەکەی ڕاستە باری خێزانی یاخود مەشاکلێکی عالیە، بەڵام ئەنجامدانەکەی ئەمە بە جەریمە اعتیبارەکرێ، ڕاستە تیرۆر نییە، بەڵام ئەبێ ئەو کەسە دەستگیر بگرێ تاکو نەبێتە مشکلێ گەورەتر. یانی ئێمە دەبینین ئاکتێکی شێکە ئەکوژرێ کۆمەڵی خەڵکتی هامەکرێ لە دەوروبەرەکەی یاخود لە برادەرەکانی یاخود و کەسانێکەوە عیلاقیان خراپ بووە. ینی ئەوە ڕۆژ بە ڕۆژە گەسێرکێ هەڵەسن دوان لەوانە کوژن، دوان لە بێتاوانە کوژرێ. ئەمە واکات کێشەکە گەورەتر بێ و ئەرکێمە قورستر بێ، بەڵام بە دەستگیرکردنی ئەو مەلەفاتانە هەمووی داخستڕێ نامێنێ ئەو شتە نامێنێ کاتێک تۆ زانی ئەو کەسە نیایی شە دیکەی و دەستگیر کرا، ئەوە ئۆتۆماتیک تۆ واز دێنی تۆ لە حەقی خۆی وەرەگرێ. هەماش لەوەی کاتێکە ئەو پاڵەوانەکە ڕوویدا ئەو ئافرەتەکەیان کوشت بە مەبەستی ئەوە بوو لە پای بدرێ، بەڵام گولەکە بەرزتر بوودایە ناوزگی ئەوانەیە کوشتی. حکمی ئەعدامش دەرچوو بۆ کەسەکە. ئەو کەیسە کۆتایی پێ هات نابنە بۆ مایەوەی مەشاکلی دیکە بێ، خەڵکانی دیکەش لەو بینەیە بڕۆنتیای. بەڵێ کاک عامر لە شەوانی ڕەمەزانە چ ئامادەکاریەکتان کردووە بۆ پاراستنی ئەمنیەتی شارەکە، چ لە بازگە کاتێکان بێت، لە بڵاو ینی بڵاوەتان کردبێت بەتایبەت لە نێو بازاڕەکانە بۆی کا کێشە و گرفتەکان کەمتر ببێتەوە؟ بەڵێ ئێمە وەکو پۆلیسی کەرکووک لە مانگی ڕەمەزان کارەکان زۆر قورسترن، وەکو ڕۆژانی دیکە ئێمە لە دوای بانگی مەغریبەوە ئێمە مەترسیەکە دەستی پێکە لە پێش بانگ بە سەعاتێ لە بەروەی کاتی ئفتارکردن زۆربەی تیرۆر بێ یاخود جینەکانی دزی بێ ئەو شتانە بێ هەوڵەدەن ئەو لەو فترەیە یاخود لە دوای بانگی بەیانی لە بەروەی جادە چۆڵە و خەڵکی کەمیتیایە ئەنجامی تاوانەکانیان بدەن یاخود دزی و شتەکانیان بکرێ. ئێمە ئەرکەکەمان خورسترە لە پێش بانگ دەستی پێکە هەماشە تا 7 بەیانی بەردەوامە بین. ئەو فترێ زۆر بۆ پۆلیس گرینگە کارکردن. ئێمە بە شەوان تا ئەگەینە 7 بەیانی بە بەردەوامی لە ناو جادەین. هێزەکانمان بە بڵاوی پێکراوە، فەوجی تەکتیکی ئەوەی سەر بە بەڕێبەری پۆلیسی کەرکووکە خۆی سەرپەرشتێکە تا بەرەبەیان لە ناو جادەن و لە جادەکانە سوڕێنەوە لەسەر شەقامەکان. هێزێ تایبەتشمانەیە هەمان شتەوە بەکاری دێنین ئەگە حاڵەتی تیرۆر هەبێ و پێدێن اقتیحام ئەوانش لە ناو شار بڵاوی پێکەن دوای بانگی بەیانی. ئەمانە هەمووی ئەرکی ئێمە قورسەکە و خەڵکانش یارمەتی دەرنین بەڕاستی. یعنی ئێمە دەبینین ئەگەر هۆڵێ بێ مەتەن یاخود سین و زەرفت داناوە یاخود چایخانەیەک یا کافتریاکت داناوە، ئەگەر لە ناو هۆڵێ بێ داخسترابێ یاخود لە حەدیقەیە بێ داخسترابێ، ئێمە توانین پۆلیسێک دابنین ئەلەوێ هەرچ کەسە بێت تەفتیشیەوە بیکاتە ژوور و هیچ مەترسیەک نابێت لەسەر ژیانی هاوڵاتیان و لەسەر ژیانی خۆشی ئەماش. بەڵام ئێمە کاتێ دێین لەسەر شەقامەکان و سەر ڕەسیفەکان و بە جۆرێکی کراوە ئەوە تۆزێ ئێمە هیلاکەکە پۆلیسە زیاتر دانین و هەر ڕێگر نابین لەبەرەوەی تۆ جادەیەک و شەقامێکە کراوەتەوە دێ ئەگە خۆکوژی بێ یاخود شتێتر بێ دەستڕێژێکیان لێ بکە 15 کوژ یاخود حاڵەتی نەخوانەکەران زیاترە بێ. دامش داوامان کردو لە هاوڵاتیان هەر شوێنێ بێ حەوڵدن لە شوێنی قەڵەباڵغی زۆر نەبێت بینی ئەوێ قەڵەباڵغا مەچ بۆ چه شوێنێ دیکە محاولە بکە شوێنێ داخرابێ یاخود حەدیقەی بە دەرگایەکی هەبێ بتوانین ئەو شوێنە کۆنتڕۆل بکرێن نەکرێ بە شوێنێکی زۆر باشە. کاک عامر وا بەرە و جەشن دەڕۆین، ڕەنگە هاوڵاتیان زیاتر لە شەواندا ڕوو لە بازار و شوێنە گشتەکان بکەن. ئامادەکاریەکانی پۆلیس بۆ ئەم 2 هەفتەیە کەماوە بۆ جەژنی ڕەمەزانیشتی دەبێت؟ بەڵێ ئێمە هەموو بازارەکان بە پلانێکی ئەمنی تایبەت هەمووی پارێزراوە. لە بازاری حەسیرەکە بێ یاخود پەنجعلی بێ یاخود شۆرجە بێ یاخود بازاری گەورە بێ، ئەوان هەمووی پۆلیسی بۆ دانراوە بە پلانێکی ئەمنی تایبەت لەبەرەوەی ئەم دەڕۆژێ ئەخیرش بازارەکرێتەوە لە دوای بانگ ئەمانە هەمووی کۆنتڕۆڵەکرێت. جێژن ئەرکەکەمان تۆزە سوکە بێتەوە لەبەر چەند یاریگایەکمان هەیە 2-3 مەفرەزەی پۆلیسی لەدانێ توانین پشوویەک بدرێ
بەڵام زۆر ئەم باش. دەڕۆژە بۆ ئێمە زۆر سەختە و بازارەکان هەمووی کۆنتترۆلەکەین و داواکاشی لە هاوڵاتیان هەر حاڵەتی نەخوازراوە بینن ئەتوانن تەلەفۆنکەم بە ژمارە هێڵە گەرمەکانمانەوە 113 و 345 و بە تایبەت لە حاڵەتی دزیکردنە. زۆر باش. یعنی زۆر ئێمە باشە. ئێستا ئەبینینە ناو بازارەکان بەهۆی قەڵەباڵغێەوە حاڵەتی دزی ئەکرێ و داواشەکەین ئەو هاوڵاتیانی کە چنە ناو بازار لە پارەیەک ئەو بەشی خۆی زیاتر هەڵ نەگرێ زۆر باش. شتی زیاد هەڵ نەگرێت لەگەڵ خۆی تۆ چی بازارەکەی 100,000 پێ بۆ بازارێکە تەواوکەیت و دێتەوە مە بە ئەوەیکەوە زۆر بێت باش. بینیمان لەم مدەیە لە گەڕەکی پەنجعلی لە بازارەکەی و هەمانشت لە حەسیرەکە و لە بازاری گەورە چەند کەسانێکەیە جلی ئینەکەن ئەمانێکەوە سوال و شتەکەن ئەوان ناکەنە بەریان ئەچنە ناو بازارەوە ئەوەی بتوانن لە خەڵک بە سوالکردن بێپایەکەن ئەوەشی نتوان جانتاکەی بە بڕۆشتیوانێت. زۆر باشە سواز بۆ مقدەم ئامرشوانی و تەبێژی بەڕێوەبەتی پۆلیسی کەرکووک دەستان خۆش بێ بە هیوای کاری باشتر.